چیای سەرکەش لێرە حاکم و فەرمانڕەوایە، شاخی هەزار بە هەزار و بە هەیبەت، بەفر و بەستەڵەک، لورە لووری ئاژەڵی کێوی، دیمەنێک لە سحر و جوانی، نەخشێکی ڕەنگین لە ژیان، هەوایەکی سازگاری خودایی. حەسارۆک و سەکران لە نێو تارای سپی بەفردا خەمڵاوە. لە نێو دڵی ئەم شاخانە ڕێگایەک بە ناوی هامڵتۆن ناونراوە. ڕێگای هامڵتۆن بۆ من و هەموو کەسێک بە تایبەت ئەوانەی خولای فۆتۆگرافیان هەیە حەزەکەن ڕۆژێک لە ڕۆژان بەو ڕێگایەدا هاتوچۆ بکەن هاموشۆ بکەن بۆ ئەوەی ئەو دیمنە جوان و سەرزرێشخانەی نێوسروشی باڵەکایەتی و ڕەواندز و دەوروبەری ببینن. ڕێگای هامڵتۆن کە لە دەستپێچەوە تا کۆتایەکە بە تایبەتی لە کۆتاییەکانی لە ناوڕاستی بەرەو کۆتاییەکەی لە هەر شوێنێک بوەستی بۆ خۆی دیمەنێکە بۆ خۆی وێنەیەکی تایبەتە لە تابلۆ ئەچێ. دروستکردنی ئەم ڕێگایە وەک ئەفسانەیەک تۆمار کراوە. ئەو هامووشە و ئەو تێکەڵانیت نەبووە، یعنی بەدەگمەن هەبوو کەسە لە ناوچەی شافاویەکان بچیتە شار. هامڵتۆن ئەندازیارێکی نیوزلندی بووە کە بۆ سوپای بریتانیا کاری کردووە. بۆ دروستکردنی ئەم ڕێگایە ماوەی 4 ساڵ لەگەڵ خەڵکی ناوچەکە کاریان کردووە و بۆ تەواوکردنی ئەم کارە خۆیان لە هەڕەشەی مار و دوو پشک و پڵنگ پاراستووە. ئەوەی ئەو کردوتی تاکە ئەندازیار نەبووە لە سەرپەرشتیکردنی ڕێگای هامڵتۆن، بەڵام لە ژێر سەرپەرشتی هامڵتۆندا بوو. دەناچەند ئەندازیارێککە هاوکاریان کردووە لە وەرزگەیاندنی ئەرشی تەواوکردنی ڕێگای هامڵتۆن. ڕێگای هامڵتۆن ئەو کاتێک کە بڕیار نێدرێ ڕێگای کرێ سەردەمی پاشایەتی لە عێراق، ئەو کاتێک کە بڵین بەریتانیا ئینگلیز دەسەڵاتی هەبوو لێرە، سیستەمی ئینتیداب لەسەر عێراق بوو. وەک سەرچاوەکانیش باسەکرێ بڕیاری سەختترین دروستکردنی سەختترین ڕێگا ئەدرێ، بەڵام گرنگترین ڕێگا. یەکێک لە وتەکانی هامڵتۆن خۆی ئەوە بووە کە لەوانەیە گۆڕەکەی لە ناو گەلی عەلیبەگ بێت، کەواتە وای پێشبینی کردووە کە پرۆژەکەی پێ تەواو نەکرێت، بەڵام لە کۆتاییدا هەر تەواوی کردووە. بڕین و دروستکردنی دیوارێکی پاڵپشت بۆ ڕێگایەکی 200 کیلۆمەتری بە ئامێری سەرەتایی کارێکی ئاستەم و دژوار بووە، بەڵام بە کۆڵمەدانی هامڵتۆن خەونی دروستکردنی ئەم ڕێگایە بۆ خۆی و بۆ ئێمەشی هێناوەتە دی. سۆنیەتی پەستانەوە و دروستکردنی سراکچەری ڕێگاکە هەمووی بەدەست بووە. ئەو ڕێگایە تا ئێستا بەکاردێنرێ، بەڵام لەسەر شێوازی نوێی کە دروست کراوەتەوە ئەوەی پێشوو ئێستا چونکە بۆ ئەو سەردەمە دروستکراوە بەرینی کەم بووە بۆ ئەو سەردەمەی ئێستا کە قەبارەی ترافیک زۆر زۆرە و زۆر زەحمەتە ئەو ڕێگایە بیتوانی باە کە تا ئێستا بەردەوام. ئەگەرچی ئەم ڕێگایە بە مەبەستی پەڕینەوەی سوپای بریتانیا دروست کراوە، بەڵام لە ئێستادا بووە بە شادەماری بازرگانی و کرانەوەی خەڵک و گەشتیار بەسەر ئەم ناوچەیەدا. بیرمان نەسێ ڕێگای هامڵتۆن یەکێک لە مەبەستەکانی هامڵتۆن و سوپای بریتانی لە هێنانی ئەم ڕێگایە بەیەک بەستنەوەی نیودەلهی و تایان و بەغدا بووە، کەواتە تێکەڵبوونی شارستانیەت و تێکەڵبوونی کللتوری وڵاتانی تریشە نەکە کوردەناوێت. ئەمانە هەمویان کاریگەری خۆی هەبووە و ئەوەی هامڵتۆن کردی بۆ هامڵتۆن و بۆ بریتانیەکان و بۆ حکوومەتی عێراقیش ئەو کاتە زۆر سەخت بوو. بە ڕێگای هامڵتۆن دەڕۆینە لای سروشت و هەوای سازگاری شاخی سەکران، هەناسەیەکی قوڵ هەڵدەمژین لە هەوای پاکی کوردستان تا چاوبڕدەکات جوانی. محەممەد جەلال، دەنگی ئەمریکا.